الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بە پێویستی دەزانم باسێکی خۆشەویستی و مەحەبەتی خوای پەروەردگار بکەم. خوای گەورە فەرمێت: قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. أي محمد عليه الصلاة والسلام پێیان بڵێ ئەگەر ئەوان خوای گەورەیان خۆش دەوێت، ئەوا با شوێنی تۆ بکەون، شوێنی محەممەد بکەون عليه الصلاة والسلام، ئەوسا يحببكم الله، خوای گەورە خۆشی دەوێن. کەواتە بەڵگای خۆشەویستی چی بوو بەڕێزەکانم؟ ئەوە بوو تۆ شوێن پێغەمبەری خوا بکەوی عليه الصلاة والسلام. بزانە تا چەند لە پێغەمبەری خوا ئەکەیت عليه الصلاة والسلام، بزانە تا چەند لەگەڵ پێغەمبەری خوا دەی عليه الصلاة والسلام، بزانە تا چەند شوێن سونەت و ڕێبازەکەی کەوتویت، بزانە تا چەند مزگەوتەکانی پێغەمبەری خوات عليه الصلاة والسلام جێ نەهێشتووە، بزانە تا چەند سەڵاواتی لێ دەیت، بزانە تا چەند گوێڕایەڵی پێغەمبەری خوا ئەکەیت. ئەوە بەڵگەیە بەدەستەوە بۆ ئەوەی کە تۆ خوات خۆش دەوێت. وەکەوات کرد یەقینت هەبێ خوای گەورەش تۆی خۆش دەوێت، یحببکم الله، خوای گەورەش ئێوەی خۆش دەوێت. بۆ منە کەسێک بڵێ من باوکم زۆر خۆش دەوێت، باوکی بڵێ ڕۆڵێکیان بێ زەحمەت بڕۆ پەرداخیان بۆ بێن ناڕۆم، ئەوە بکە ناڕۆم، ڕۆڵێکیان ئەوەی تر بکە ناڕۆم. ئایا ئەمە ڕاستەکە باوکی خۆش دەوێت؟ بێگومان نەخێر، لەبەرە گوێڕاڵی باوکی نییە. هەموومان پێی ئەڵێن نەوەڵا ڕاست ناکە. ئەگەر باوکی خۆشویستایە بەڕا ئەڕۆی شتەکانی بۆ جێبەجێکە. بۆیە کە تۆش ئەڵێی خوام خۆشەوێت، کە هەر تۆ دروست بووی بۆ ئەوەی خوات خۆش بێت، بۆ ئەوەی بەتەنها خوات خۆش بێت. وثبت أتباع الحبيب في أفعاله وأقواله وأخلاقه. ئەوسا کێ جیابوونەوە؟ خاوەن بەڵگەکان کێ بوون؟ ئەوانە بوون کە شوێن پێغەمبەری خوا کەوتبوون.